دواساتەکانی نیوەی شەوە و خۆشی و شادیە لە نەخۆشخانەی شەهید تایر عەلی والیبەک بۆ بەڕێکردنەوەی نەخۆشێکی کۆرۆنا کە ناوی سپیدە عەبدوڵڵایە و پەرستیاری خۆبەخشی نەخۆشخانەی شۆڕشە. چاوەڕێم بێ دەرەوە پێنی شاد ببینەوانێ وەڵڵای ئەمڕۆ 12 ڕۆژە ئیشی بەڵا پەرستاری خۆبەخش بوو. قۆناغ خۆبەخشەکانی یەکەم جار لە شۆڕش بوو، دوای گەم پەتای هات دوکتۆر بەڕێزەکانی وتیان باتووز نەبن بڕۆنە ماڵ سارەشمان نێ پێ بکەین. دوای ئەوە خۆبەخشەکەی هاتە کەرەنتینەی وتێلەکانەوە، لە دوای وتێلەکان چۆ عەلی ناجیەوە. بەڵێ لەوێ توش بوو. بەڵێ وەڵڵا من زۆر سپاسی هەموو دوکتۆرەکان دەکەم دانە بەدانێ دەستیان ماجرم دەستیان نەکوشم. دوکتۆر کارمەندی تەندروستیار هەمویان ئەوەداوە برز بەرز کردەوانێ کچەکەم هاتەوە سەر حاڵی خۆی ئەوان نەبوونا وریا برز نەدەبوانێ. سپیدە بە پێکەنین و لە ئامێزگرتنی دیاریەکانیەوە کە بە بۆنەی چاکبوونەوەی لەم ڤایرۆسە واتە کۆڤید-19 پێشکەشی کرابوون بەخێرهاتنی کەسوکار و هاوڕێکانی دەکات بە گەشتبینیشەوە پاش چارەسەرکردنی نەخۆشخانە بەجێ دەهێڵێ. سپاسی کارمەند و پزیشکانەکەم کە هەموو کاتێ لەگەڵ منابوون 24 ساعت بە منەوە ماندوو بوون و زۆر سپاسی خانەوە دەکەم خێزانەکەم هاوڕێکان مەکەم کە هەموو کاتێ لەگەڵ منە هاوکارم بوون یارمەتی دەرم بوون هێزم بوون هەر هەمویان بۆ من هێز بوون و سەرکەوتنی من بەهۆی ئەوانەوە شتی زۆر فێرکردم چۆن بم لەگەڵ نەخۆش چی تریان پێویستە چی بکەم بۆی وەکو ئەو ستافە بن کە هەمیشە هێز بوون بۆ من و فێری هێزیان کردم. نەخۆشخانەی شەهید تایر وەک نوێژی نیوەڕۆوا بوو جمەی داهات لە پزیشک و کارمەندی دڵسۆز کە بە درێژایی ئەم ماوەیە وەکو سەربازی ون لە پێشەوەی ڕوبەڕبوونەوەی کۆڤید-19 بوون بەدەیان نەخۆش پاش چاکبوونەوەیان ئەم نەخۆشخانەیان بەجێهێشت. ئێمە وەک هەموو نەخۆشەکانی تر ئەمەیەکێک بۆ لە کارمەندە هەرە چالاکان کە لە سەرەتای خۆبەخشی و لە سەرەتای ڕەمانگیان پێویستمان بە کارمەندە یەکێک بۆ لەو کارمەندانی کە جۆینی گروپەکانی کردووە پاشان لە عەلی ناجی یەکێک بۆ لە هەرە کارمەندە باشەکان پاش ماوەیە کە تووشی هەڵگر بوو بە تووشی ڤایرۆسەکەش بوو بە ورەیەکی زۆر بەرزەوە توانی ڕوبەڕووی ڤایرۆسەکە بێتەوە ئەمەش یەکێک بۆ لە چاکبووەکان کە خۆشبەختانە ئێمە ڕایەگەێنین بە هیوای چاکبوونەوە بۆ گشت نەخۆشەکان و گەڕانیان بۆ ماڵەوە هەروەها بە هیوای و خۆشی ڕاگەیانوە پاش ئەو ماوەیەکە ئێمە بۆی دیارەکەین دەگەڕێتەوە بۆ سەر ئیشەکەی خۆی کە خۆبەخشانە لە کار و چالاکیەکانی بەردەوامە بێت. ئامارەکانی ڤایرۆسی کۆڤید-19 لە سلێمانی لە پەنجەی دەستێک ئێستا تێپەڕ ناکەن بەڵام هێشتا مەترسی ئەم ڤایرۆسە تەواو نەبووە و پزیشکانیش دەڵێن پێویستمان بە خۆپارێزی بەردەوامە. عومەر کەریم، گەلی کوردستان، سلێمانی.